بینەرانی پایتەخت میدیا سڵاوتان لێبێت منێسا لە کارگەی کللتوری سلێمانی کە ناسراوە کارگەی جگەرە لێرەدا دەستگای خێرخوازی بارزانی بڕی 3000 سەبەتەی خۆراکی دابەش دەکا بەسەر کەم دەرامەت و فەقیر و هەژاران لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا کە لە پارێزگای سلێمانی و قەزانەحەکانی دەوروبەریشی دەگرێتەوە بۆ زانیاری جاتو دەچمە لای سروە خان بەرپرسی ئۆفیسی دەستگای خێرخوازی بارزانی لە سلێمانی. سروە خان سڵاو سڵاو لێوەش. سپاسەکەم سروە خان، ئەگەر باسی ئەمڕۆم بۆ بکەی بە دیاریکراوی ژماری ئەو سەبەتە خۆراکیانە چەند کە دابەش دەکرێت؟ ئێمە بۆ ئەمڕۆ 3000 سەبەتی خۆراکمان بۆ هاتووە، بۆ ئەمڕۆ 1000 سەبەتە دابەشەکەین بۆ خانەوادانی کە پەیوەندیان بە ئێمە کردووە لە هەموو چین و تۆژەکانی ناو شاری سلێمانی. خۆی هەست 3000 بەشەکە بۆ ڕانێ و قەڵازێ و شارە زور و هەتا پێنجۆنیشە، بەس بۆ ئەمڕۆ لێرە دابەشەکەین سبەی شەڵاچینە شارە زور دوو سبەیش کە ڕۆژی پێنجشەماکە چینە ڕانێ و قەڵازێ. ئەمڕۆ بە دیاریکراوی ئێستا 1000 پاکێش دابەشەکرێ بەسەر ژینگە پارێزی تایە، کەمەندامانی تایە، چاودێری کۆمەڵایەتی تایە، ئەو خەڵکانش کە ڕۆژانە پەیوەندیەکەن بە دەستگای خێرخوازی بەرزانیەوە ئێمە تەلەفۆنمان بۆ کردوون ئەمڕۆ لێرە حازرن. وڵاتیان چۆنی پەیوەندی دەکەن بە ئێوە؟ خۆیان سەردانی ئۆفیسەکە ئێماکەن، خۆیان نەزان دەستگا هەمیشە لە ڕەمەزانە پرۆژەی هەیە پاسێلی خۆراک، جگە لەوەش ئێمە لە چاودێری کۆمەڵایەتی لە ڕێکخراوەکانی نابینیان نابیستیان کەم ئەندامان یعنی لیستی تایبەت وەرەگرین ئەوانیش سود من دەکەین. لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا ئەمە چەندەمین جارە سەبەتی خۆراک دابەش بکرێت؟ ئێمە وەکو ئۆفیسی سلێمانی یەکەمین جارە، بەڵام ئێمە پرۆژەی ترمان هەبوو، بەرنامەی نۆژینمان هەبوو، نەختینەیمان هەبوو کە 250 خانەوادە سودمەند بوون و 500 خانەوادەی تر سودمەند بوون لە هاوکاری بەشی ئازیزان و لە پرۆژەی کڕینی جلوبەرێک بۆ مناڵی ئەویش 76 خانەوادە سودمەند بوون. پرۆژەکانی ئێمە و دوو خانەوادە سودمەند بوون بە دوو خانووک تەواوی کەلوپەلی ناو ماڵەوە کە لە بەرنامەی نەوژین. لە سلێمانی بۆ ئەمساڵ پرۆژەی زۆر باش کراوە و من لێرە سوپاسی سەرجەم ئەو بەخشەران ناکەم کە هاوکاریەکانیان ئەگەێنە دەستگا بۆی لە ڕێگەی دەستگاوە هاوکاری بگاتە خەڵکی سود یعنی خاوەن پێداویستی تایبەت و کەم ئەندام و ئەوانەی کە پێویستیان بە هاوکاری دەستگایە. ئەو 2000 پاکێجی دیگە کەماوە کەی دابەش دەکەی وەلی چۆ دابەش دەکەی؟ ئێمە سبەینە لە شارە زود 500 پاکێج دابەش دەکەین، ڕۆژی پێنجشەممە 1500 پاکێج لە قەڵازێ و ڕانە دابەش دەکەین. لە مای ئەم چەند ڕۆژی کە ڕەمەزان ماوە هیچ پرۆژێکی دیکەتان هەیە؟ یەک پرۆژەی ئەخیرمانە بێ کە ڕۆژی 26 مانگ 26 ڕەمەزان ئیفتارێکی گەورە ئەکەین لە هۆتێل ڕامادا بۆ 500 خانەوادەی ئەوەی کە مناڵی بەشی ئازیزان لای ئێمە مناڵی بێباوکیان هەیە، وش پرۆژەی یەکێکە لە پرۆژە گەورە و جوانەکانی ماگی سووری ئیماراتی. زۆر سپاس دەکەم. بەڵێ بینەرانی پایتەخت میدیا هەلۆک لە وێنەکاندا دەبینن ئەمڕۆ هەروەکو سروە ساڵح بەرپرسی ئۆفیسی سلێمانی دەستگای خێرخوازی بارزانی ئاماژەی پێکرد بڕی 1000 سەبەتەی خۆراکی لە پارێزگای سلێمانی دابەش دەکرێت. کۆی گشتی سەبەتە خۆراکان 3000 سەبەتەی خۆراکیە کە لەلایەن دەستگای خێرخوازی بارزانیەوە دابین کراوە بۆ هەژار و کەم دەرامەتان. ئەمڕۆ بە دیاریکراوی لە پارێزگای سلێمانی بڕی 1000 سەبەتەی خۆراکی دابەش دەکرێت بەسەر کەم دەرامەتان و سەرجەم چین توێژە جیاوازەکان و بڕی 2000 سەبەتەکەی دیکەش لە چەند کاتێکی جیاوازدا لە چەند شوێنێکی جیاواز دابەش دەکرێت وە ئاماژەی پێکرد سبەینێ لە شارە زۆر بڕی 500 سەبەتەی خۆراکی دیکە دابەش دەکرێت.